خوشويستي خوا صلى الله عليه وسلم لحديثك صحيح جامع صغيرة دفرمي من استغفر للمؤمنين والمؤمنات كتب الله له بكل مؤمن ومؤمنة حسنة. هر کەسێک داوای لێ خۆشببوو بۆ مردوەکان بکە و بۆ زیندوەکان بکە، بۆ هەموو ئینسانێکی باوەڕداری نێرومێ زیندوو بێ یا مردوو بێ، هەر کەسێک دوعای خێریان بۆ بکە بۆ ژن و پیاوی و مسلمانانی زیندوش بە هەمان شێوە مردوش، خوای گەورە بە ژمارەی ئەو ئیماندارانە خێر و چاکت بۆ نووسێ. واتە ئەگەر دوعای خێرکەی ئەگەر 10 ملیار مسلمان هەبێ بە زیندوو بە مردووەوە 10 ملیار بێ، خوای گەورە 10 ملیار خێر و چاکە بۆ نووسێ. ئەگەر 20 ملیار مسلمان هەبێ لەسەر زەویاک ئەوەی کە زیندووە مردووە، بڵێ خوایە لە هەموو مردوەکان و لە هەموو ئیماندارانی ژن و پیا و خۆش بە، خوای گەورە بە ژمارەی ئەو مردوانە و زیندوانە چی خێر و چاکت بۆ دەنووسێ. بۆی هەموو جمعەیە پێمان خۆشە کاتی دەڵین اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات، بأمید إن شاء الله حديث بمان قريتو أم دعاء بردوام بيلين واتە خوای گەن لە هەموو زیندوو مردوویەکی ژن و پیا و خۆش بە ئەوانەی کە زیندوو و ئەوانەی کە مردوون بە ژمارەی ئەوان خوای گەورە بە هەر نەفەرێک خێر و چاکێکە بۆ دەنووسێ. ئەوەندە مهمە دوعای خێر بۆ مردوو بکەیت، چونکە ئەوە هەدیەی ئێمە دیاری ئێمە بۆ ئەوان بەردەوام با دوعای خێریان بۆ بکەین إن شاء الله، چونکە واللهی زانانی پیاوشە پیاوچاک دەفەرمون دوعای خێری ئێوەی زیندوو بۆ مردووەکان وەکو دیاری وایە بۆ زیندوەکان. ئاکەسێک دیارێکمان دادا چەند پێمان خۆشە فەڵان کەس دیارێکی پێمان بەخشی، مردوەکان زۆر لەوە زیاتر دڵیان بە دوعاکانی ئێمە خۆشە، بە دوعاکانی ئێمە دڵخۆش دەبن، بە دوعاکانی ئێمە بەختەوەر دەبن، بۆیە لە بیریان مەکەن بەردەوام بڵێ خوای لە هەموو باوەڕدارێکی زیندوو مردوو ژن و پیا خۆش بە، ئەو کاتە خوای گەورە پاداشتێکی زۆر گەورە دەداتەوە. بە ڕۆژانە واللهی دەتوانین 10 ملیار چاکە دەست خۆت بخەی، لە بیریان مەکەن إن شاء الله.